ڕێکەوتی سێزدەی بەفرامباری ساڵی 1359 هەتاوی. هاوڕێ عەبدوڵڕەحمان ئەحمەد پەناو لایەنگر و تێکۆشەری کۆمەڵە کە بە مەبەستی ڕێنوێنی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی بانە چوو بۆ شوێنی پێشمەرگەکان کەوتە بەر کەمینی بەکرێگیراوانی کۆمار ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەبدوڵڕەحمان ئەحمەد پەناو ساڵی 1343 هەتاوی لە شاری بانا لەدایک بوو. خوێندکاری پۆلی یەکەمی دەبیرستان بوو کە لە پاڵ دەرس خوێندن و کارکردن وەک لایەنگرێکی چالاکی کۆمەڵە دەستی دایە کار و تێکۆشان. ڕێکەوتی سێزدەی بەفرامباری ساڵی 1359 هەتاوی. هاوڕێ ئەحمەد شەعبانی یەکێک لە ئەندامانی چالاک و بەرپرسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری مەهاباد بەدەستی بەکرێگیراوانی کۆمار ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ ئەحمەد شەعبانی ساڵی 1332 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. هەر لەو شارە چووە مەدرسە و پاشان بۆ درێژەدان بە خوێندن ڕووی کردە دانیشکدەی کشاوەرزی لە شاری هەمەدان. لە دانیشگا لەگەڵ مەسائلی سیاسی ئاشنا بوو بە یەکێک لە خەباتگێڕانی سیاسی لە دژی ڕژیمی شا. هاوڕێ ئەحمەد ساڵی 1355 هەتاوی لە گاڵ بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە پەیوەندی گرت و لە پەیوەندی لەگەڵ هاوڕێی گیان بەخت کرد و نەورۆز گەنجی دەستی دایە کار و تێکۆشان. لە ماوەی تێکۆشانی لە دەیان مەیدانی جۆرا و جۆر لە مەعموریەتی تەشکیلاتیدا بەشداری کرد. لە هیچ هەوڵێک بۆ بردنە پێشی کاری تەشکیلاتی درێغی نەکرد. ڕێکەوتی چاردەی بەفرامباری ساڵی 1362 هەتاوی. هێزەکانی کۆمار ئیسلامی بۆ جاری دووهەم هێرشیان کردە سەر ئاوایەکانی بناری سورچێ و لە ناوچەی بانە. ئەم هێرشەی دوژمن لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی بانە ڕوبەڕوو بووەوە و پاش شەڕێکی قورس کە 11 ساعەتی خەیاند زەبرێکی کاریان لە هێزەکانی کۆمار ئیسلامی وەشان. لەم شەڕەدا زیاتر لە 50 کەس لە هێزەکانی کۆمار ئیسلامی کوژران و چەک و تەقەمەنێکی بەرچاو کەوتە دەست هێزی پێشمەرگەوە. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەزا جەوادی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ڕەزا جەوادی ناسراو بە جەعفەر لە شاری بجنورد لەدایک بوو. هاوڕێ ڕەزا ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی چریکە فیدایەکانی خەڵکەوە گرت و هاتە کوردستان. هاوینی ساڵی 1362 هەتاوی وێڕای ژمارەیەک لە ئەندامان و لایەنگرانی چریکی فدایی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕەزا لە ریزی پێشمەرگەی کۆمەڵەدا لە چەندین شەڕی ناوچەی بانە چالاکانە بەشداری کرد. ڕێکەوتی چاردەی بەفرامباری ساڵی 1363 هەتاوی. پێشمەرگە قارەمانەکانی گوردانی سەردەشت بۆ بەڕێوەبردنی عەمەلیاتێک چوونە ئاوایی بێژوێ لە ناوچەی سەردەشت و پەلاماریان بردە سەر مەقەڕی بەکرێگیراوانی ڕژیم لەم ئاواییە و زەبرێکی قورسیان لێدان. ڕێکەوتی چاردەی بەفرامباری ساڵی 1367 هەتاوی. هاوڕێ فەرید یاڕوڵڵاهی
پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بەهۆی نەخۆشی دڵ لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە لە کوردستانی عێراق ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ فەرید یاڕوڵڵاهی ساڵی 1340 هەتاوی لە شاری سنا لەدایک بوو. پاییزی ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و بۆ ماوەی 1 ساڵ لە گوردانی چیا درێژەی بە چالاکیدا. پاش ماوەیەک بەهۆی نەخۆشی نێردرایە ئۆردوگای مرکزی و لە بەشی فەنی رادیۆ سازماندرا. هاوڕێ فەرید ئەندامی کۆمەڵە و ئەندامی کومیتەی ناوچەی تیلەکۆ بوو. ڕێکەوتی 15 بەفرامباری ساڵی 1359 هەتاوی ساعات 6:30 دوای نیوەڕۆ 4 دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە پەلی کاک حەمە حوسێنی کەریمی و پەلی کاک خانە چوونە ناو شاری مەهاباد و لەلایەن خەڵکەوە بە گەرمی پێشوازیان لێکرا و پێشمەرگەکان بۆ ماوەی زیاتر لە 8 سەعات لە ناو شاردا دەستیان کرد بە تەبلیغی سیاسەت و ئامانجەکانی کۆمەڵە لە نێو زەحمەت کێشانی ئەو شارە. پاشان سەعاتی 12 شەو لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی لە نزیک رادیۆ تەلەڤیزیۆنی ئەو شارە دەرگیر بوون کە ئەم شەڕە بۆ ماوەی 2 سەعات درێژەی کێشە. سەرنجام بە سەرکەوتنی هاوڕێیانی پێشمەرگە کۆتایی بە شەڕەکە هات. ڕێکەوتی 15 بەفرامباری ساڵی 1361 هەتاوی هاوڕێ عەبدولحوسێن ڕەحیمی نژاد کادری تەشکیلات نەهێنی کۆمەڵە لە کاتی جێبەجێکردنی مەعموریەتێکی تەشکیلاتی کەوتە ژێر هەرەسی بەفر و گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ عەبدولحوسێن ڕەحیمی نژاد ساڵی 1325 هەتاوی لە ئاوایی ئەوێ هەنگ سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. سەرەتای بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستان هاتە ناو ڕیزی تەشکیلاتی کۆمەڵەوە و لەدەیان مەعموریەتی تەشکیلاتی چالاکانە بەشداری کرد. تەنانەت گەلێک جار بە چەکی خۆیەوە لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵە قارەمانانە بەشداری دەکرد. ڕێکەوتی 15 بەفرامباری ساڵی 1363 هەتاوی دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ئەحمەد محەممەدی و هاوڕێ عەبدوڵڵا بەیرەم پاش بەڕێوەبردنی ئەمەلیاتێکی سەرکەوتوانە لە جادەی مەهاباد سەردەشت کەوتنە بەر خۆمپارەی هێزەکانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئەحمەد محەممەدی ساڵی 1337 هەتاوی لە شاری بۆکان لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری بۆکان وەرگرت. پاییزی ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاشان وەک موعەلیم لە ئاوایی قەڕەڵی سەر بە ناوچەی بۆکان سازماندرا و بەرپرسی تەدارکاتی مەقڕی کومیتەی ڕووستایی یەکێکی تر لە ئەرکەکانی هاوڕێ ئەحمەد بوو. بەهاری ساڵی 1362 هەتاوی لە پزیشکی ناوەندی کۆمەڵە سازماندرا. هاوڕێ ئەحمەد دووهەمی شەهیدی بنەماڵەکەیەتی. هاوڕێ عەبدوڵڵا بەیرەم ڕێکەوتی 15 بەفرامباری ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە جەریانی شەڕێکی 5 سەعاتەدا دوو هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامیان لە ئاوایی کێوڵە لە بەشی بۆیان سەر بە ناوچەی بانەیان تێکشکاند و هێزەکانی کۆماری ئیسلامیان ناچار بە پاشەکشە کرد.
ڕێکەوتی هەڤدەی بەفرانباری ساڵی 1360 هەتاوی. هاوڕێ سدیق نووری کادری تەشکیلات نەهێنی کۆمەڵە لە شاری ئابادان بەدەستی جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سدیق نووری ساڵی 1340 هەتاوی لە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. بەهاری ساڵی 1359 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. پاش ماوەیەک گەڕایەوە شار، بەڵام لە خەزەڵوەری ساڵی 1360 هەتاوی لەلایەن بەکرێ گیراوان و جەلادانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا. ڕێکەوتی هەڤدەی بەفرانباری ساڵی 1362 هەتاوی. بەشێکی زۆر لە شاری سەردەشت بوو بە مەیدانی شەڕێکی قرس لە نێوان پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە و هێزە داگیرکەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ئەم شەڕە هەر لە مزگەوتی جامیعە و پارکی شارەوە هاتە بیمارستان و بەشی جنوبی پادگان و شیمالی ڕۆژهەڵاتی شاری گرت پۆبەر. لەم شەڕە حەماسیەدا پێشمەرگەکانی کۆمەڵە چەندین جار هێرشیان بردە سەر پادگانی شار و هەروەها مەقڕی گروهی زەربەتی سپای پاسداران. لەم شەڕەدا هەرچەند دوژمن بەچەکی قورس و هێزێکی زۆرەوە هاتووە مەیدانی شەڕ، بەڵام پێشمەرگەکان توانیان زەرەر و زیانێکی قورسیان پێبگەێنن. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عەلی مورادی و هاوڕێ حەسەن مەنوچێهری و هاوڕێ حوسێین عەلیپور گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ حەسەن مەنوچێهری ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی نچێ سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لەگەڵ یەکێتی جوتیاران پەیوەندی گرت و بۆ کاری تەشکیلاتی نێو شار سازماندرا. پاییزی ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حەسەن ئەندامی کۆمەڵە و فەرماندەی پەلی شەهیدانی تووە سووران بوو. لە شەڕی نێو شاری سەردەش فەرماندەی بەشێک لە ئەمەلیاتەکەی لە ئەستۆ بوو. هاوڕێ حوسێین عەلیپور لە ئاوایی ڕەشەکان لە بەشی ئالانی سەردەشت لەدایک بوو. هاوڕێ حوسێین پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی لە یەکەم کەسانێک بوو کە لەگەڵ یەکێتی جوتیارانی ئالان چەکی هەڵگرت و لەدەیان شەڕی ناوچەی سەردەشت و بانا چالاکانە بەشداری کرد. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ حوسێین فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عەلی مورادی ساڵی 1337 هەتاوی لە ئاوایی خامسان سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستی دایە بڵاوکردنەوەی خەبەرنامە و نەشریاتی کۆمەڵە. پاییزی ساڵی 1359 هەتاوی پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی هەڤدەی بەفرانباری ساڵی 1392 هەتاوی. پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ شادی تەبەرخون لە مەقڕی پزیشکی کۆمەڵە لە ناو شاری سلێمانی بەهۆی ڕووداوێکی دڵتەزێن گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ شادی تەبەرخون ساڵی 1372 هەتاوی لە شاری مەریوان لەدایک بوو. تا دەورەی دەبیرستان درێژەی بە خوێندندا. مانگی ئاخری هاوینی ساڵی 1391 هەتاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە، بەڵام بەهۆی بڕێک گرفت گەڕایەوە مەریوان و بۆ جاری دووهەم سەر لە نوێ بەهاری ساڵی 1392 هەتاوی گەڕاوە ناو ڕیزەکانی کۆمەڵە. هاوڕێ شادی
تا کاتی گیان لە دەستدانی لە ئۆرگانەکانی کۆمەڵە لەوانە گوردان، پرسکە و پزیشکی هەڵسوڕاوێکی ماندوونە ناز بوو. ڕێکەوتی هەژدەی بەفرامباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە لە گوردانی کاوە لە ئاوایی یانیارخ سەر بە ناوچەی دیواندەرە بەرەنگاری هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بوونەوە. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی دوژمن وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا بەداخەوە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێت جەبار لە هاڤدووزیان جانی ئازیزی بەخت کرد. هاوڕێت جەبار لە هاڤدووزیان ڕێکەوتی هەژدەی بەفرامباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 24 مەهاباد پایەگایەکی بەکرێگیراوانی ڕژیمیان لە ئاوایی دەرمان خستە ژێر پەلاماری خۆیان و تەلەفات و خەسارەتێکی زۆریان بە هێزەکانی کۆماری ئیسلامی گەیان. جێی ئاماژەیە فەرماندەی ئەم پایەگایە لە جەریانی ئەم شەڕەدا کوژرا و پێشمەرگەکانی کۆمەڵە بە سڵامەت گەڕانەوە شوێنی خۆیان. ڕێکەوتی هەژدەی بەفرامباری ساڵی 1364 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناو شاری سەقەز لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە هێزەکانی کۆماری ئیسلامی وەشاند و بە سڵامەت گەڕانەوە شوێنی خۆیان. ڕێکەوتی هەژدەی بەفرامباری ساڵی 1364 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاکشوان لە نزیک ئاوایی شێخ شەروەتی سەر بە ناوچەی مەریوان لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا دوو کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی بەدیل گیران. ڕێکەوتی هەژدەی بەفرامباری ساڵی 1365 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی پێشمەرگەیەکی تێکۆشەری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ ئەسەد محەممەدی دوای 2 ساڵ ئەشکەنجە و ئازاری ڕۆحی و جسمی لە زیندانی شاری قۆڕوا تیرباران کرد. هاوڕێ ئەسەد محەممەدی ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی نەوەڕە سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. لە شۆڕشی ساڵی 1357 هەتاویدا بەشداری کرد و دوای ماوەیەک بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوو. ساڵی 1363 هەتاوی لە کاتی بەڕێوەبردنی مەعموریەتێکی تەشکیلاتی لە شاری سنە لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا. ڕێکەوتی نوازدەی بەفرامباری ساڵی 1362 هەتاوی چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 26 سەقەز مەقەڕێکی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیان لە ئاوایی بلەجار سەر بە ناوچەی سەقەز گەمارۆدا و پاش چەند سەعات شەڕ و پێکدادان مەقەڕی هێزەکانی کۆماری ئیسلامی کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە. لە جەریانی ئەم شەڕەدا چەند کەس لە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی کوژران و چەند کەسیش بەدیل گیرا و چەک و تەقەمەنی ئەم پایەگایە کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە.
ڕێکەوتی 19 بەفرامباری ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لەسەر جادەی مەهاباد پەسوێ لەگەڵی هێزەکانی کۆمار ئیسلامی تووشی شەڕێکی قورێساتن. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی کاریان لە هێزەکانی ڕژیم وەشاند. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ جەعفەر شکووی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ جەعفەر شکووی ڕێکەوتی 19 بەفرامباری ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاکفوئاد و نەکەرۆز چوونە ناو شاری مەریوان و هەڵمەتیان بردە سەر مەقەڕی گەورەی جوندوڵڵا لە نێوان پۆمپی بێنزین و تەرخاناوە. لە جەریانی ئەم شەڕەدا 35 کەس لە بەکرێگیراوانی ڕژیم کوژران و پێشمەرگەکان پاش ئەم ئەمەلیاتە لە شارە هاتنە دەر. هێزەکانی کۆمار ئیسلامی بۆ قەرەبووکردنەوەی ئەم زەربەیە کەوتنە شوێنی پێشمەرگەکانی کۆمەڵە و لە ئاوایی لەنجاوە سەر بە ناوچەی مەریوان پێشمەرگەکان بەرەنگاریان بوونەوە و ئەم هێرشیان تێکشکاند و ڕژیم ناچار پاشەکشەی کرد. ڕێکەوتی 19 بەفرامباری ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی بانە لە عملیاتێکدا هێرشیان کردە سەر پایگای ئاوایی چێلە سەر بە ناوچەی بانە و زەرەر و زیانێکی زۆریان بە هێزەکانی کۆمار ئیسلامی گەیاند و پاش بەڕێوەبرنی عملیاتەکە بە سڵامەت گەڕانەوە شوێنەکانی خۆیان.